ئیسراحەت دانیشە ئیسراحەتم گەورم نە هەستەکەم مرتاحی تر نازانم یا کورسەکە لووسە یا خۆت خۆمچی گەور ئەها ئەوە هەفتەی پێویستە نەشتەرگەری شوێنێکی حەساسم کرد بەڵێ تێگەیشت شوێنەکەت بڵێم نەنە گەیشت پەیامەکە و گەیشت ئاخر با بڵێم ئاخر کاکە گەیشت پەیامەکە باشە گەورم باشە ڕۆحەکەم قازەکەی تۆ بەسیتی ئینشەڵا حەلیەکەی ئینشەڵا گەورم ناوت چی بوو؟ ناسی ماسی گەورم تەکسی ناسی ماڵی باوکتم بە قۆرگر ناوی نەدۆزیەوە ئەمە نەبێت ئەو بە سیەکان وچم لێویتە جای نازانم چییە ناوی باوکە؟ غێدان گەورم یەخدان؟ خوێت یارەبی تۆ بە غێدان ماڵی باوکتم بە قۆرگر ئەرە ناو نەما ئەوە چییە ئەو ناوە؟ ئەوە ناوە؟ ناوی باپیرم نەوەڵا ناوی خۆت و باوکتم جوان نووسیوە سەری باپیرتە نازانم هەچەند سیر دەکەم نەوعێکی چیمە گەورم؟ قۆزم تقریبا هەستەکەم نازانم تۆ بە تەسکەرە مزەکەری یا مؤەنەس؟ مزەکەرم گەورم مزەکەری؟ بەڵێ ڕۆژ نییە ڕسمم لەگەڵ نەگرن ڕسم لەگەڵ چۆن؟ تخوا یەک دەقە ئەوانی کە ڕسم لەگەڵ ئاگرن ژنن یا پیاون؟ ژنن زانیم چکە پیاوە بێت چی گەورم؟ هیچ بەواز لەو مۆزوع بێنین بزانم قەزەکەی تۆ بزەبت چی بوو؟ گەورم ئاهاتمە بۆ لای سارەکەم دزێک خەریک بوو سارەکەم بەرێ ئێمەش بە پۆلیسێکم وت پۆلیسەکە لای ئێوە بوو بەرەڵای کرد لەکوێ بوو بزەبت شەقامی دوولای بازارەکە خەریکی مۆبایل ئەتاریە کرد ئەتاریە کرد بە قەبری باوکم بلێ ڕەشتاڵەیەک بوو تەوا ئەوە بلا ئێستا خۆم تاقیقی دیەکەم بلا ئاڕۆڵە گەورم زووی نیکەن ئەمریکا قوربان بەخوا عەکسی کاکە حەما ئەمڕۆ 100 جارم بان کردی جوابم نایەتەوە ئەڵێم بلە تۆیی تۆ ناو بلێ قوربان نەوەڵان من ناوم حەمەیە بەس بلێ لای حاکم هاتووەتەوە خەریکی جاکردن ئەوراقەکانە وەی تەبلیغیان کات کاکە بڕۆ بلەم بۆ بانکە ڕەجال لە یەکەم کاکە حەما بەڵێ ئەها هەمووی سیر دەکات چکە نەوعێکی عاجزمە قۆزم کورە خۆزی چی دایک بلە هاتی وی بڵە قوربان چی ئازار دێ نا ئەوەیە گەورم بلە دانیشە بەڵێ گەورە بلە دوێنێ قەزەیەک ڕوویەوە خەی بۆ سیاری ئەم بەڕێزە کاک تەکسی بەرن ناسی گەورم کاک ماسی بەرن ناسی باشە کاکە ژانە لێم ناوتەوە بۆ مشکلە بۆ من کابراایە ویستوێتی سیارەکەی بکاتەوە تۆ دزەکەتان هێناوە زەحمەنێ بڕۆ دزەکەم بۆ بێنە بۆ ئایرە خێرا فەورەن قوربانیان دزی چی ئەوەی کە ویستی سیارەکەی و کوڕە بەرێ کاک ماسی ناسی گەورم وەڵا قوربان بەرڵام کرد بەڵێ بەرڵام کرد یعنی کابراکە ویستوێتی دزی بکاتەوە بەرڵاو کردووە قوربان جان یەک پرسیار ئەگەر دزەکە خەزوور بێت تۆ چیەکەی بەرڵای ناکەی من وەڵا خەزورم دزی بکە نەک شەوێ دوو شەوەی کە بەژوورەوە نەک مانگێ 1 ساڵ سجن یەکەم ئەمرن نەمێنێت دەڵا قوربان من دزەکە خەزوورم خەزورم بەریشتدا ئارە وەڵا بەریشما بەخوا داهشتێ پارەشی لێگرم 35,000ێکم مایە نیۆڕۆژ بردمانەوە ماڵەوە خێزانی مێ خواردنی کرده بۆ قوربان چ خواردنێ برنجی کوردی ئەم قۆزیە لەسەری تێگەی ئەو سەڵاتە و تەرتیبات و مقەبلات و باوەڕەکەی ئەو کەروزی تیا بوو ئەوە شۆڕ بووە بەسەر و مقەبلات ئەها گوێزەر و تەرتیبات و باینجان و وەرە و بڕە و ئەها برنجی کوردی دەرەجە یەک شمیشولت کرد بەسە بەس ئێکرام کەی ئەزای نقطەی زوعفی من خواردنی خۆشە ئەمرن نەمێنێت دیارە تۆ حەزی لە نانی سجنە چێ باکاکە یەک شتمان ناکەیت کاکە حەما قوربان من خواردنیان کردووە بەڵێ گەورم ئەمریکا هاتی بەڵێ قوربان گوێ بگرە ئەمریکا بلەم بۆ بیت سجنیەکەی لە ژووری ئینفیرادیە قوربان بلە چۆن سجنکەم کەسێکی دایرەکەی و کەسێکی بەتوانایە و چۆن دڵی دێ سجن کاکە حەمە ڕەجال لێکم کاکە گیان زیامەڵێ بە قوربان ئەوە دزێکی بەرەڵا کردووە لە ئینفیرادیە یەک دەنگنانی شینایەکی تا خۆم نەڵێم ئەخ گەورم جووری ئینفرادی خۆ ژووری کەنتۆر نییە کاکەم ئەم بیسمێن بۆ ژووری ئینفرادیە بێت جێم نابێتەوە وتیشم نانی مێنە بەزیشم پیاەوە حەزەکەی نییە ئەوە زیایمیایی پۆلیسەکان چیمایەوە بۆی دایان بابی خۆ زیای پۆلیسەکان قوربان ئەی کەڵە شێرەکانی جناب دەبەسەم کەڵە شێری من کاکە لە دنیا زانی من کەڵە شێرێکم هەیە دەبەسە بڕۆ سژنیکە مەگە دوایی بەرنەبی نەقڵ دەکەم بۆ شوێنێک بلا سەر هەڵبڕیتیەکەی بەس پشیلە لێ دیار ئەخ باشە قوربان پشیلە چێگا بە ئاسمانە بۆ خات وەڵا خۆ ڕاستی شەکەی چەنەبازی ئەو فێری منەکات بیبە هەستە بلە هەستە بلە دەرێژێ بێ هەستە ئەمرن نەمێنێ وا لێکم بزانی ئەوەی کە مخالفەی قانونەکات چی لێکم دەبڕۆ ڕاوە دەبڕۆ براڤۆ گەورم زۆر بەسامی ناوەکەتم هەر نەزانێ ناسی
کاکەژیان مەمنونتە بممەیلێرەوە من قەزەکە بۆ حەلەکەم بەس نای خۆتم پێ بەڵێ باش